لە ڕووداوە هاتوچۆکەی سەر ڕێگەی بەردەڕەش کەڵاک ژمارەی قوربانیان بەرز بووە بۆ 7 کەس. ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ لە کاتژمێر 4 ئەسر ڕوودەدا لە شەقامی کەڵک بەردەڕەش لە نێوان ئۆپڵێک و بار هەڵگرێکە کە دوای ئەوەی پێکدا دەکێشێن هەردووچیان دەسووتێن و لە ئەنجامدا 6 کەس دەبنە قوربانی. 6 کەسەکە چۆنە؟ خێزانێکی 5 کەسیە و هەروەها ژنەکە 2 گیانە کۆرپەلەیەکی لەزگا. دواتر ئەم ژمارەیە گۆڕانکاری بەسەردادێت. کەمێک پێش ئێستا پەیوەندیم بە ئیبراهیم فەریق بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ئاکرێ کرد و ئەو زانیاری بە 964دا کە دوای ئەوەی کەلوپەلی ناو ئۆتۆمبیلە سوتاوەکەیان دەرهێناوە وا دیارەکە پارچەی مرۆڤی تێدا بوو نردویانە بۆ پزیشکی دات و لەوێ دەرچووە کە ژمارەکە بۆ تا 7 کەس، یعنی ئۆپڵەکە 7 کەسی تێدا بوو هەر 7 جانیان لە دەستداوە و هەروەها شۆفێری بار هەڵگرەکە سەلامەت بوو. وردەکاری زیاتر لە ماڵپەڕ 964 دۆت کە یاردیە.